بۆ ڕایگشتی کردەوە ترۆریستەکانی تورکیا بۆ سەر سەروەری خاکی عێراق و باشووری کوردستان ڕسوا و شەرمەزار دەکەین وەکو هێما و نیشانەی هێرش و پیلانگێڕێکی گشتگیر و مەترسیدار لەسەر باشووری کوردستان دەیبینین بە هیچ شێوازێ قبوڵی ناکەین هەموو لایەک باش دەزانن گەلەکەمان لە باشووری کوردستان کەوتووەتە ڕەوشێکی زۆر مەترسیدار و نابێت لێ بێدەنگ بین بە تایبەتی برسیکردن و بێموچەیی و بێکاری تەواو گەلەکەمانی تەنگاو کردووە سەرەڕای ئەمانەش دەوڵەتی تورکیای فاشیست لە داگیرکاری و بۆردومانکردن و کوشتن و سوتاندنی ژینگەی کوردستان هیچ دەستی نەپاراستووە بەردەوام بەبێ ڕەچاوکردنی یاسانێ و دەوڵەتیەکان سنوورەکانی عێراق و کوردستان دەبەزێنێ و بە هەزاران سەربازی خۆی لە گەلێک ناوچەدا بڵاوە پێگردووە زۆر بێباکانە لە ڕێگای فڕۆکەکانیەوە بە سەدان کیلۆمەتر لە قوڵایی خاکی عێراق و هەرێمدا هەر لە مەخمور و شەنگال و هەولێر و سلێمانی و دهۆک بۆردمان دەکات تا ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی سڤیلی شەهید و بریندار کردووە ژینگەی ناوچەکەی سوتاندووە داخۆ بۆچی وەڵامی ئەم دەست درێژی و سنوور بەزاندن و بۆردوبانانەی تورکیا لەلایەن حکوومەتی عێراق بێ هەڵوێستن ئێمە دڵنیاین ئەم هێرشانە هەماهەنگی و هاوکاری حکوومەتی هەرێم نەکراوە و ناکرێت وا دیارە دەوڵەتی عێراقیش بێ ئاگانیە لەم هێرشانە و گڵۆپی سەوزی بۆ تورکیا هەڵکردووە گەلێک کە هەموو کۆمەڵکوژی و ئەنفال و چیمیایی ببینێت هەرگیز دەست لە ئازادیەکانی خۆی بەرنادات بەرخودان دەکات پێویستە لەسەر ڕایگشتی و نێودەوڵەتی و حکوومەتی عێراق بێ هەڵوێست دەبن بەرامبەر دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا ئەم مەترسیانە لە باشووری کوردستان بە تایبەتی و گەلەکەمان لە تەواوی کوردستان بەگشتی نابێت بێ وەڵام بمێنێتەوە بۆ دەربازبوونیش لەم دۆخە هەرچی زووە هەموو لایەنە ئازادی خواز و سیاسی و ڕۆشنبیریەکان دەست بەجێ بێنە لای یەکتر بە کۆدەنگی و هەڵوێست و فشارەکانیان چڕ بکەنەوە